دەربارەی گرنگی دەمودانی مناڵ و سەلامەتی دەمودانی مناڵ بۆ تەندروستی گشتی لەشی مناڵەکە. پێنج خۆ لە دکتۆر ئاسۆ قسەمان بۆکە بزانین دەربارەی پەیوەندی نەخۆشیەکانی دەمودان لەگەڵ دڵی مناڵە، هەموو مناڵانی کە دڵیان ساغە و هەموو مناڵانی کە دڵیان نەخۆشە. بزانین چی فەرموو و دێنەوە لەگەڵ دکتۆرشکارە دەسەکەینەوە بۆ گفتوگۆکەمان. نەخۆشیە زگمایەکانی دڵی مناڵان ئەو نەخۆشیانن کە مناڵ پێوەی لە دایکە بێت. بێگومانم نەخۆشانە احتیمامێکی تایبەتەیرێ بە پێیان لەبەرەوە دایک و باوکەکان بە حسابی خۆیان زۆر احتیمامیانەیە، زۆر خواردنیان بۆ کڕن جۆرا و جۆر. زۆربەی ئەو خواردنانێش کە لە دەرەوە هەیە، لە مارکێتەکانە هەیە، لە شوێنە گشتیەکانە هەیە، خواردنی ناتەن دروستن. ئەم خواردنانە زۆر بە شیرینی زۆربەی تایە، یاخود بۆ نمونە ئەو شتانی تیا لە ناو دەمودانە ئەمێنێتەوە. ئەمە بێتە هۆکاریەوەی دەمودانیان تێکچێت. زۆر کەسەیە پرسیارەکە ئایا ئەمە پەیوەندی بە دڵی مناڵەوە چییە؟ تەبان نەخۆشی زگمایەکانی دڵی مناڵان واتە کێشەیەک لە ناو دڵا هەیە، مشکلەیەکەیە لە ناو دڵا. ئەم مشکلەیە ئەگەر بەکتریایەک لە شوێنێکەوە بێت لەسەر شوێنی بۆ منە لە دەرگاکانی دڵ یاخود لە دیوی کونەکانی دڵ بگیرسێتەوە، ئەبێتە هۆیەوەی گەورە بێت و بێت بە ئیلتیهابی ناوەوەی دڵ. تەمانەمە لەکوێیت لە دەمودانەوە کاتێ دانێک کلۆرە ئەبێت، دانەکە چاڵە بێ، بەکتریای تیاکۆوە بێتەوە کە بەکتریای تیاکۆ بووە ئەو بەکتریایە گەشاکە چونکە نزیکە لە ڕێگی دەمارەکانەوە بە ئاسانی ئەچێتە ناو خوێنەوە، ئەو بەکتریا لە ناو خوێنە ئاڕوا ئەچێ بەکوێ ئاگەڕێ بە ناو خوێنە ئاگەڕێ، خوێنیش بە دڵ ئاڕوا زۆری کات. لەبەرەوە احتیمالێکی زۆر هەیە کە بێتە هۆیەوەی ئەو دڵە تووشی ئیلتیهاب بێت. کاتێ دڵیش تووشی ئیلتیهاب بێت کە بەهۆی دانەوە بێت، بەڕاستی ڕێژەی مردنی مناڵەکە لە 120 واتە لە 100 مناڵ 20یانە مرێ ئەگەر چارەسەر نەکرێن، چارەسەر نەکرێن لە ئەوەڵەوە و هەندێک جار بە چارەسەرکردنیشەوە ڕێژەیەکی بەرزیانە مرێت. لەبەرەوە زۆر گرنگە احتیمامان بە دەمودانی مناڵ. تەبان احتیمامانەکە شێوازی زۆرە، پزیشکی ددان زیاتر ڕوونکردنەوەی تایە، بەڵام ئێمە دائیمەن لە کلینیکەکانی خۆمان لە شوێنە گشتەکان ڕێنمایان بە دایک و باوکەین کە ئەو نەخۆشانەی کە زگماکی دڵان هەیە پێویستە ئەو احتیمامێکی تایبەتیان پێێ. زۆر کەسێ پرسیارەکە ئایا ئەم احتیمامە تەنها بەس بۆ ئەوانەیە کە نەخۆشی زگماکی دڵیان هەیە؟ نەخێر، چونکە نەخۆشی تریش هەیە زگماکە، بەڵام کێشەی تری هەیە، هەر دەمودانیان کێشەیە بێت. ئایا پرسیارێکی کێش ڕوایە ئایا ئەم مناڵانە ئەگەر دڵیشان ئاسایی بێت دەمودانیان خراپ بێ باشە؟ بێگومان نەخێر، چونکە تەئسیل لە سیستمەکان ئەندامەکانی تریشیانەکە بێتە هۆیەوەی ڕێژەی نەخۆشیەکانی تر زیاد بێ، بە تایبەتی نەخۆشیەکانی هەرس. لەبەرەوە هەر تەنها نەخۆشیە زگمایەکان نییە کە گیرۆدەن بە دەست کلۆربوونی ددانەوە، بەڵکو نەخۆشیەکانی تریشە. پرسیارێکی تریەتەکایەوە ئایا ئەگەر ئەم مناڵانە عەمەلیاتیان کرد، نەشتەرگەریان کرد، ئایا نەجاتیانە بێ لەوەی کە ئیلتیهابی دان تەئسیر لە دڵیان ناکە؟ بێگومان نەخێت. جارێت تۆ کاتێک کونێک داخی ناتوانانی بە تەواوی ئەو کونە بە تەواوی داخی، یا سەمامەکە چاکەیتەوە بە تەواوەتی، یاخو سەمامێک بگۆڕی بە سەمامێکی سناعی. ئایا توانی ئەم جۆرە ئیلتیهابی دڵە خۆپارێزی لێ بکەیت؟ بێگومان نەخێت. ئەسڵەن ئەتوانم بڵێم ڕێژەکەی بەرزترە بێتەوە دوای نەشتەرگەری. لەبەرەوە پێویستە ئەو مناڵانی کە نەشتەرگەری دڵیشیان کردووە پێویستە احتیمامێکی زۆر تایبەت بە دەمودانیان بن. بەڕاستی من و ئەوە زۆربەی کات ئەنجا لێرە شتێکی گرنگترە مێنێتەوە، ئەویش ئەوەیە ئایا ئەم مناڵانە زووتر باشتر نییە بچن بۆ لای پزیشکیدان؟ بێگومان بەڵێ. لەبەرەوە من پێم باشە هەموو مناڵە لە ئەوڵی تەمەنیەوە کاتێک کە دانەکانی دەریێت، واتە لە دەوری ساڵایە وردە سەردانی پزیشکیدان کا بە تایبەتی خۆپارێزیەکانی فێرەکە. ئایا چ کاتێ شیری باتێ یاخود دەرمانانەی کە خەوی بەکارێ بە تایبەتی نەخۆشیەکانی دڵە زۆرە، ئایا ئەو دانە چۆن پارێزگای لێ بکرێ؟ ئاوی بیرێتێ بۆی بسڕێ دانەکە؟ چ کاتێ بیاتێ؟ چ جۆرێکی باتێ؟ ئەوانەی کەم شیرینن بیاتێ؟ بەڕاستی زۆر ئیجراعات هەیە کە پێویست پێوتێ خۆپارێزی. ئەوەش بەلای منەوە زۆر گرنگە پێش ئەوەی دانەکە تێک بچێ، نەک کە دانەکە تێک چوو ئینجا چارەسەریکەی، بەڵکو خۆپارێزی بۆ بکەی. واتە پێش ئەوەی دانەکە کلۆر بێت تۆ خۆتی بۆ ئامادەکەی نێڵی کلۆر بێت.
من ئەو ڕێنمایە گشتیانەیە کە زۆر پێم باشە هەموو نەخۆشەکانمان بە تایبەتی نەخۆشە زگمایەکانی دڵ بیزان. با سوپاسێکی زۆرە دووبارە بۆ بەڕێز دکتۆرا سۆفا کە پزیشکی پسپۆری نەخۆشەکانی دڵی مناڵانە و یەکێکە لەو پزیشکە بەڕێزانەی کە هەموو کورد زبانێک و هەموو مرۆڤێک سەربەرزە پێوەی کە خزمەتیشی زۆری مناڵەکانەکە.